بۆی مسلمانان استیفادەی لێ بکەن. ئەم قسەیە لە صحیحی مسلم هاتووە، ئەبوو سعیدی خودری بۆمان دەیگەڕێتەوە لە پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام دەفەرمێ: كان في من كان قبلكم رجل قتل 99 نفسا فسأل عن أعلم أهل الأرض فدل على راهب. دەفەرمێ لە ئومەتانی پێش ئێوە واتە لە بەنی ئیسرائیل پیاوێک 99 نەفسی کوشتبوو. 99 نەفس. ئەم پیاوە ئەیویست تەوبە بکە، حەرارەت و گەرمای تاوان لەناو دڵیا ئەکوڵێت. بۆیە ئینسان کە تاوان بکە هەست بە چیەکە؟ هەست بە حەرارەتێکات. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصلاة والسلام ئینسانی ئیماندار کاتێک تاوانەکە وا ئەزانێت شاخێکە و بەسەر یاڕمێت، بەڵام ئینسانی منافق کە تاوان بکە وا ئەزانێت مێشێکە و بەسەر لوتی لایەدات. ئەم پیاوە 99 نەفسی کوشتبوو، لەگەڵ ئەوەشایە مەیوس نەبووە لە ڕەحمەتی خوای پەروەردگار. با بێن بەسەرهاتەکەی باسکەین، بزانم خوای پەروەردگار دەرەنجام لە کۆتاییە خوای گەورە لێی خۆش بوو یان نا. دەفەرمێ 99 نەفسی کوشت، 99 نەفس قتل. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصلاة والسلام: أول ما يقضى بين الناس يوم القيامة في الدماء. یەکەم شت لە بینی خەڵکی لە ڕۆژی قیامەتە قەزاوەتە کرێ سەبارەت بە دیماءە، بە کوشتنە. یعنی بەڕاستی هەر کەسێ دەستی نەچۆتە خوێنی کەسێکە ئەوە با سوپاسی خوای گەورە بکات. لا يزال المؤمن في فسحة من دينه ما لم يصب دما حراما. دەفەرمێن بە بەردەوام ئەو باوەڕدارە ئەو ئینسانە لە فسحة من دينه لە دینێکی تەواو و فراوانایە، بەڵام ئەتاکو خوێنێک نەڕژێ کە خوێنێکی ڕشت ئەو کاتە ئیسلامەتی لێ تەسکە بێتەوە. ئەم پیاوە نەک کەسێکی کوشت بێت، 99 کەسی کوشتووە، بەڵام ئەیەوێت تەوبە بکە، لە تەوبەکەشە صادقە. و هەر کەسێکش ڕازگۆ بێ لە تەوبەکەیە ئوصدق الله یصدقکە. هەر کەسێ ڕاز بکە خوای گەورە بەڕاستی ئەخاتەوە. با بزانین خوای گەورە بەڕاستی خستەوە یاخود بە درۆی خستەوە. دەفەرمێ پرسیاری کرد عن أعلم أهل الأرض، کێ زاناترینی کەسە؟ بەڕاستی ئەم قەیدە زۆر جوانە، بۆیە زانایانە فەرموون حسن السؤال نصف الجواب، یان حسن السؤال نصف العلم. یعنی ئەم پیاوە نەیوت ئەرێ کێ علمی هەیە بچم بۆ لای پرسیارێکی لێ بکەم، نە، پرسیاری کرد فەرمووی کێ زاناترین کەسە؟ بۆ چونکە من جەریمەتێکم کردووە هەموو کەسێک ناتوانێت فتوای لەسەر بدات. 99 کەسم کوشتووە، هەموو کەسێ بۆی نییە لەم بابەتە بدوێت و قسە بکە. بۆیە نیشانم دەن کێ زانایە لەم شارە؟ فدل على راهب، وتیان بڕۆ بەلای فڵانە راهب. طبعا ڕەهبانیەت لەسەر دەمی دوای عیسا نەسارا ورهبانية ابتدعوها ما كتبناها عليهم. رهبانية لو سردما كواتا ما قصي بني إسرائيل. راهب شيء رهبان الليل واتا عباد الليل. راهب أو كسيك وعابدا بلام علمينية. أم بياوة شوك علمي نبو بزانم شون جوابي دايوة. هاتا لاي كابراي عابد وزور جارج خلشي عوام وسادة با ئینسانی عابد هەڵە خەڵەتێ، نازانێ فلانە کەسی عابد بۆ خۆی باشە، بەڵام وەکو علم و زانست ئەو علمەی نییە، ئەهلی فتوا نییە کە خەڵک بگەڕێتەوە بۆ لای. ئەگەڕنەوەڵێن پیاوێک کێشەی تەلاقیە بوو، چووە مزگەوتێک، مامۆستای مزگەوتەکەی نەبینی، پرسیاری کرد، وتمی کێشەی تەلاقم هەیە، کێ بۆم حەلەکات؟ چووە لای مجێوری مزگەوتەکە. مجێوری مزگەوتەکە وتی کێشەکەی تو بۆوە چاکە بێتەوە 30,000 بکە ناو سندوقی مزگەوتەکە و تەواو. ئێمە علمی نییە، قەزەی تەلاق عیلاقی چێ بە پارە و بەداخەوە ئێستا هەندێک مامۆستاش و لە قەدیمش هەبوو ئێستاش ماون، بەڵام کەمترن ئەلحەمدوللا، کێشەی تەلاقی پیاوەکە چێ بۆ لای داوای پارەی لێکات، مارە بڕین هەر پارەیە، تەلاق هەر پارەیە، کەسێکت لێمرێ هەر پارەیە، تەعزیە هەر پارەیە، گۆڕت بۆ هەڵەکەنێ هەر پارەیە، هەموو شتێ بۆتە پارە.
لە کاتێکە ئەمانە ئەرچی سەرشانی مامۆستایە مارە بڕین پارەی بۆ چییە؟ ئێکە تەلاق چاکاتەوە ئەمە پارەی بۆ چییە؟ ئەی تەعزیە بڕۆی سەرە خۆشی بکەی ئەمە پارەی بۆ چییە؟ نا بڕۆن قورئان پارەی بۆ بخوێنێت کە ئەو فعلەشیان حرامە، دروست نییە. بەهەرحاڵ ئەم پیاوە ڕاهیبە کە علمی نییە هاتە لای پرسیاری کرد فقال إني قتلت 99 اسما فهل لي من توبة؟ من نوطنو كسم كشتوا بوم هي توبة بكم؟ فقال له لا، فقتله فأكمل به 100. أم بياوا راهبوتي نخير تو توبة بونية. أم بياوجوتي مادم من تازة من تياتشوما هستا أوشي كشت كردي بچن بو بساط بويا الجاهل يقتل نفسه. إنسان كجاهل بو نفام بو أو كاتن نفسكي معرض بو أو خوشي بو كجت نفسكي بهلاك بريت. أم بياو دو نقصاني هبو يك حكمي نبو دو علمي نبو أم دو أنا ضرورة برا كانم يعني داعي بانخواز أهل علم دبي حكميان هبت كسيك دي تو بيتالا لأنه وطنو كسم كشتوا كواتا أم كسا خين ريجا ئاگادار بە چۆن فتوای بۆ دەیت. عەبدوڵای کوڕی عەباس ئیبن عەباس پیاوێک هاتە لای وتی یا ئیمام ڕا چییە بە قەتل؟ وتی بۆ پرسیارەکەی؟ وتی حەزم لە ئافرەتێک بوو چوومە داوای چەند جار شووی پێم نەکرد بەڵام ئێستا و ئافرەتە شووی کردێتە پیاوێکی کە ئەمەوێ بیکوژم. ئەگەر من بیکوژم تاوانی کوشتن چیە لە ئیسلامە؟ خوای گەورە لێم خۆشە بێ؟ عەبدوڵای کوڕی عەباس فەرمووی ئەگەر بێت و بیکوژی خوای پەروەردگار لێت خۆش نابێت. بەڵگەشمان قال تعالى ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها ولعنه وغضب عليه ولعنه وأعد له عذابا أليما. پێنج حکمی بۆ داناوە وتی بە هەتاهەتایی لەناو ئاگری دۆزەخە مێنیتەوە خوای گەورە لێت خۆش نابێ. کاتێ ڕۆی تەڵەبەکانی وتیان ئیبن عەباس باشە تو کەی عەقیدە و بیر و باوەڕی تۆ وایە ئینسانی قاتل خوای گەورە لێی خۆش نابێت؟ ئەی ئەوە نییە خوای تەعالا فەرمێ إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء. وتی ئەم پیاوە ویستی دەستی بچێتە خوێنی کەسێکە بە ناحەق بیکوژێ. نابێ بڵێم ئەگەر کەسێکی کوشت بەڵێ لە ژێر مەشیئەتی خوایە بەڵام ئەم حاڵەتە نابێ ئەو فتوایی بۆ بدەیت. حکمت دەورە بینێ ئینسان دەبێ حەکیم بێ. ئەم پیاوە 99 کەسی کوشتووە هاتەتە لات تو یەکسەر پێڵێی نەخێر تەوبەت بۆ نییە کابرا یەکسەرت کوژێت. دەبوایە بیوتایە ڕاوەستە تا مڕاجعەیەکە کەم پرسیار و ڕاوێژ بە هەندێک مامۆستا ئەکەم یان هەندێک کتابە خوێنمەوە دوای وەڵام تەدەمەوە بەڵام چونکە کابرا علمی نەبوو یەکسەر وتی نەخێر خوای گەورە لێت خۆش نابێت. لە کاتێکە وەڵامەکەی هەڵەیە وەڵامەکەی 100% هەڵەیە نابووە وای بوتایە. ئەم پیاوە هێشتا گەرمای تاوان لە گیانێتی حەزەکاتەوە بە بکە هەستا ثم سأل عن أعلم أهل الأرض پرسیارەکات ئەم شار ئەو شار ئەم کۆڵان ئەو کۆڵان ئەم مزگەوت ئەو مزگەوت کاکە من ئەمەوێت تەوبە بکەم بمبەن بۆ لای ئەعلەمی ئەهل الأرض. ئەم پیاوە جاهل بوو بە منەڵێ تەوبەت بۆ نییە. وتیان ئەوە فڵانە عالمە ئەو جا فدل على عالم هاتە لای کابرای عالم کە هات پرسیارەکەی لێ کرد بزانم وەڵامی عالم چۆنە چونکە علمی هەیە بزانم چۆن جوابێ داتەوە. فەرمووی إني قتلت 99 اسما نفسا من 99 کەسم کوشت. دوایی چوون پرسیارم کرد لە ڕاهبێک ئەوشم کوشت بوو بە 100 تەوبەم بۆ هەیە یان نا؟ فقال نعم فەرمووی بەڵێ تەوبەت بۆ هەیە. ئەمە وەڵامی فتواکەی وەرگرت. لە پاشاندا چونکە عالم مرشدە مڕبیە فەرمووی ومن يحول بينك وبين التوبة شێ هەیە لە بین تۆ و تەوبە بڵێ وەڵڵاه تەوبەت بۆ نییە؟ نەخێر تەوبەت بۆ هەیە. مهما عظم ذنوبك
حەچەندە تاوانەکەت گەورە بێ، خوای پەروەردگار ئەگەر تەوبەیەکی صادق بکەیت بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار ئیلا خوای گەورە لێت خۆشە بێت. فەرمووی خوای پەروەردگار لێت خۆشە بێت، بەڵام انطلق إلى أرض كذا وكذا فإن بها أناس يعبدون الله فاعبد الله معهم ولا ترجع إلى أرضك فإنها أرض سوء. فرمووی بەڵام ئەم شارە بەجێ بێڵە. وتی بۆ؟ وتی لەبەرەوەی ئەم شارە شارێکی خراپە، خەڵکەکەی زۆر خراپە، کەواتە ژینگە و بیئە دەورە بینێت. ئەگەر تۆ لە بیئەیەکی موسڵمانی خواناسی عابد بی، جیاوازە لەگەڵەوەی کە تۆ لە بیئەیەکی کوفر و ئیلحادا بیت. ئێستا بۆ گەنجەکانی ئێمە لێرەوە ئەڕۆن بۆ بریتانیا یاخود بۆ ئەوروپا لەولاوە دێنەوە، زۆربەیان چین؟ نوێژنەکەر، مولحید، دژەدین، قسە بەخوا بە پێغەمبەری خواکەن صلی الله عليه وسلم. بۆ کارەکەی چییە؟ بیئەکەیە. هەتاکو لەناو وڵاتی موسڵمانان بوو و لە تەنیشت دایک و باوکی موسڵمان بوو و هەڵسوکەوتی لەگەڵ موسڵمانانە کرد، ئەم کەسە کاریگەری نەبوو کەوا واز لە دینەکەی بێنێت یان مرتد بێتەوە یان ببێ بە مولحید یان جنێو بە ئیسلام بدا، نا، بەڵام کە چووە بیئەیەکی پیس لە وڵاتی بێ باوەڕان دانشت، زۆر جا سێرەکەی عەقیدە و بیر و باوەڕەکەی تەئسیری لێکات. ئەم کەسە لەولاوە لە جیاتی ئەوەی بێتەوە معمەلێکمان بۆ دابنا، کۆمپانیایەکمان بۆ دابنا، پیشەسازیەک بێ، جیازێکی ئەلکترۆنی دروستکە، نا، ئەوانە نابینین لەوانی ئێمە. لەولاوە دێتەوە ئەڵێ من ئەمڕۆ داهاتم هەیە. داهاتەکەی تۆ چییە؟ داهێنانەکەت؟ داهێنانەکەم ئەوەی خەڵکی نێوە بۆ خواپەرستن. ئەمە ڕەجعیەتە. وەرن ئەسڵ و ئەساسی نییە خوا دیندارێتی چییە، محەممەد چێیە، بۆیە دێن ئەم عەقیدە پوچەڵە دێن لەناو خەڵکا بڵاوێکەنەوە. بۆیە بیئە دەورە بینێ، بەڕاستی بیئە دەورە بینێ. الصاحب ساحب، ئینسان دەبێ بزانێت لەگەڵ چێ هاوڕێتیەکە و لە چی بیئەیەک. بۆیە ئەم پیاوکوژە بیئەکە کاریگەری هەبوو لەسەری، بۆیە دەستێ بر بۆ تاوان و خەڵکیە کوشت. بەڵام فەرمووی بۆ ئەوەی لە تەوبەکەت تەوبەیەکی ڕاستەقینە بێ، ئەو وڵاتە بەجێ بێڵە، ئەو شارە بەجێ بێڵە، یاخود ئەو منتیقە بەجێ بێڵە، ئەو منتیقەیەکی خراپە، بڕۆ بۆ لای فڵانە شوێن ئەلەوێ خەڵکانێکی تیا یعبودون الله فاعبد الله معهم، بڕۆ لەگەڵیانە لەوێ خواپەرستیکە، خەڵکی باشی لێیە. کەواتە ئەمە دەورە بینێ بێ ئیستیفادەی لێ بکەین. دەفەرمێ ئەم پیاوە تەوبەی کرد و تەوبەیەکی ڕاستەقینە، فانطلق حتى إذا نصف الطريق، تاكو جيشت نيوي ري أتاه الموت، أجلكي نزيك وبو طوا أم بيوابي بمريت. دفرمي فاختصمت فيه ملائكة الرحمة وملائكة العذاب. أم بيوا كاتي أو هاتوا روحكي رابي شيشن، أجلكي نزيكو وبو طوا بالريالي لسردرا كوتاي هاتوا. ملائكي الرحمة وملائكي عذاب مشتمريانا مناقشيانا، أولي مسلمان نبوة، أولي هنمنا بكافري مردوا، أولي نخير مسلمان بوا، توبي كردوا، ملائكي رحمة ملائكي عذاب. فقالت ملائكة الرحمة جاء تائبا مقبلا بقلبي إلى الله، ملائكي واتفريشتي رحمة وتي أنبيا وتوبي كردوا مقبلا على الله، تواو دسيلة تاوان هالقردوا، ئەوە تا هەنگاویشی هەڵناوە بەرەو چۆ؟ بەرەو شارێک کە لەو شارەیە پیاو باشی لێیە، کەواتە ئەم پیاوە ڕاستەکە لە تەوبەکەی، ئەمە هین منە، دەبێ من ڕوحی ڕابکێشم. وقالت ملائكة العذاب إنه لم يعمل خيرا قط، وتي ئەم پیاوە هیچ کردەوەی چاکی نییە، چۆن تۆ بێ ڕوحەکەی ڕابکێشی؟ خوای تەعالا فریشتەیەکی ناردە سەر زەوی في صورة آدمي، لسر شكل آدميك، فجعلوه بينهم ببي بحكم لنيوانيان، فقال قيسوا ما بين الأرضين، برون بيبيون لبين هردو زويكا، أو زوي كوا خرابة أرض سوء، وأو زوي باششي كوا هنقاي بوهالناوا، هردو شي بيبيون، فإلى أيتهما كان أدنى فهو له، بزانم لكامي نزكترا با ئەو فریشتەی ڕوحی ڕابکێشێت. ئەگەر
لا زەویە باشەکە نێزگە بە فریشتەی ڕەحمەت ڕوحی ڕابچێشێ ئەگەر لە زەویە خراپەکە نێزکترە بە فریشتەی عەذاب ڕوحی ڕابچێشێت فقاسوه فوجدوه أدنى إلى الأرض التي أراد فقبضته ملائكة الرحمة كاتي قياسيان كرت بيوايان بينيان لكام زوي نزكترا أو زوي كوا زويشي باشا خلشي باشي ليه لروايتك فرمي يكبست مابو نزيك بيته ولا شيء يعني لنيوان هردو زويك كقياسيان كرت يكبست بينيان بو يكبست أو بسترز قاري كرت لروايتي شتردا دفرمي خواي پروردگار زوي جولاند أو زەویە خراپەی جوڵاند کورتی کردەوە زەویە باشەکەی هێنایە پێشەوە بۆی ئەم پیاوە ڕزگاری بێت بۆ چونکە لە تەوبەکەیە ڕازگۆ بوو تەوبەکەی تەوبەیەکی نەسوح بوو خوای پەروەردگارش بەخشی وەلەی خۆش بوو خوای پەروەردگار لە هەموو گوناهەکانی خۆش بوو ئەو سەد کەسەشی کوشت خوای گەورە لە هەموو تاوانەکانی خۆش بوو کەواتە کۆمەڵی فائیدە هەیە عەسەریعی خوێنینەوە يكم فائدة مهما عظمت ذنوب العبد فإن باب التوبة مفتوح حتشند تاوانكت جرمكت قوربيت درقاي توبة كراوية قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا تاوانكت تشند قوربيت زينات كردوا قتلت كردوا شركة بوخاي قورا بريار داوا خراب بوویتە لەگەڵ دایک و باوکت مادەم ڕوح نەگەیشتەتە ناقڕەت مەجالی تەوبە ماوە تەوبە بکە وهو الذي يقبل التوبة عن عباده خوای پەروەردگارە تەوبەی عەبدەکانی قبوڵەکات کەواتە ئینسان نابێ بێئومێد بێ لە ڕەحمەتی خوای پەروەردگار فائیدەیەکی تر اليأس من رحمة الله يزيد صاحب الذنب طغيانا ئینسان کە مەیووس بێ لە ڕەحمەتی خوای پەروەردگار خاوەنەکەی چی لێکات بەرەو توغیان و بەرەو خراپایی بات ئەوە تا کاتێک 99 نەفسی کوشتووە ئەڵێ مەوێت تەوبە بکەم ڕاهیبەکە وتی تەوبەت بۆ نییە هەستا چی کرد ئەوشی کوشت بوو بە سەد کەواتە ئینسان کە مەیووس بێ لە ڕەحمەتی خوا ئیتر ئەو کاتە پشتوێنی لێشلەکە بە کەیفی خۆی تاوانەکات یعنی دەبوایە ئەم ڕاهیبە بیوتایە بڵێ تەوبەت بۆ هەیە چونکە ئەم فتووە سەقەتە زۆر خەتەرە هەر کەسێک بێ بۆ لە تاوانێکی کردو بڵێ نەخێ تەوبەت بۆ نییە ئیتر ئەم پیاوە مەیووسە بێ لە ڕەحمەتی خوای گەورە ئێمە نابێ خەڵکی مەیووسکەین لە ڕەحمەتی خوای گەورە بۆیە دەبێ بڵێن ئەی خەڵکینە هەرچەندە تاوانەکەت زۆر بێ خۆ تو 100 نەفەرشت نەکوشتووە ئەوەتە خوای پەروەردگار لێی خۆش بوو بۆیە بێئومێد مەبە ئومێدت هەبێ بە ڕەحمەتی خوای گەورە خوای گەورە الرەحمانە الرەحیمە و لە مانگی تەوبەیەن کە مانگی ڕەمەزانی پیرۆزە هەر تاوانێکت کردووە دەست بەرزەوەکە داواکە لە خوای پەروەردگار والله خوای پەروەردگار لێت خۆشە بێت فائیدەیەکی تر الفتوى بغير علم قد تؤدي بالهلاك لصاحبها وللناس فتوى ببيع علم ببيع زانست خاونكي بهلاك بات سيكن أمر راهبة چونك ببيع زانست وببيع علم بجهل فتوى دا درنجام نفسكي بهدر رشد خوي معرس كر بو كشتن ئەگەر علمی هەبوایە ئەو کاتە نەفسەکەی پارێزراوە بوو کەواتە ئینسان ئاگادار بێت فتوا نەدا بەبێ علم چونکە فتوادان بەبێ علم وأن تقولوا على الله ما لا تعلمون زانایانە فەرموون لە کوفر و لە شرک گەورەترە لە کوفر و شرک گەورەترە ئەوەیە کە تۆ شتێک خوای گەورە نەیوتووە تۆ بڵێ خوای گەورە وای وتووە خوای گەورە حرامی نەکردووە لە خەڵکی حرام بکەی واجبی نەکردووە لە خەڵکی واجب بکەی ئەمە زۆر خەتەرە کەواتە دەبێ وریابین فتوا نەدێنن لە خۆمانەوە چێ ئەهلی فتوایە بە ئەو فتوا بدات خاڵیشی تر على المستفتي أن يختار العلماء الربانيين لفتياه ئەوەی کەوا مستفتیە بە پرسیاری هەیە با خەڵکانێک هەڵبژێرێ کە ئەهلی علم بێت هەموو کەسێک شیاو نییە بۆ علم هەموو کەسێک شیاو نییە بۆ فتوا بۆیە لە ئەهلی علم فتوا وەرەگیرێت خوای تەعالاشە فەرمێ فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون فائدەیەکی تر لێرە فەضلی عالممان بۆ دەرەکەوێت فەضل العالم على العابد عابد
عیبادەتەکەی بۆ خۆیەتی، چاکەکەی بۆ خۆیەتی. بەڵام عالم پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام كفضل القمر على سائر الكواكب، وەکو مانگە شەو وایە عالم بەسەر هەموو ئەستێرەکان. ئەگەر مانگ نەبێ ئەستێرە لەکوێ ئەدرەوشێتەوە؟ ئەگەر هەزار عابد هەبێ لەم شارەیە بەڵام کە عالمێکی لێ نەبێت قیمەتی نییە. بەڵام یەک عالمێک هەبێت هەچی عابدێ ئەدرەوشێتەوە، خەڵک لە دەوریا خڕەبێتەوە. کەواتە ئەهلی علم ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم موت العالم موت العالم. لفرموديك فرمي لموت القبيلة أهون عند الله من موت عالم. أجر قبيلة قومك لناو بتشي زور أهون ترى لا يخواي پروردگار لويك عالمك بفوتي ولناو بتشي عالم تناند ماسيكان لناو دريا دعاي خيري بوكن ميرولا لناو كوني خويا دعاي خيري بوكات ئاژەڵەکان لەناو لانەی خۆیان دوعای خێر بۆ عالمەکەن، داوای لێ خۆشبوونی بۆکەن. فریشتەکان باڵیان ڕائەخەن بۆ کێ؟ لطالب العلم، بۆ ئەهلی علم. بۆیە خوای پەروەردگار عالمش ئاوا بەرز دەکاتەوە. خاڵێکی تر على التائب ترك أخلاء السوء حتى لا يعود إلى ذنبه. إنسان واز لە خەڵکی خراپ بێنێت. وەروەها فائیدەیەکی تر لەم قسەیە ئەوەیە ئەڕد و سوء بەجێ بێڵە. لە شوێنێک دانیشتیتە غیبەتی موسڵمانان نەکرێت، کەواتە ئەو شوێنە بە کەڵک نایە بەجێ بێڵە، بۆهتان ناکرێت، گوێی بۆ مەگرە، خەڵکێکی خراپی لێیە، دامەنشە لەو شوێنە، لە کۆڕێکە، لە مەجلیسێکە، لە دانیشتگایەکە، لەوێ دامەنشە، ئەو ئەڕد و سوءە بەجێ بێڵە. چونکە دینەکەت مهددە، عەقیدەکەت مهددە، هیچ نەبێ ئیمانەکەت مهددە، هیچ نەبێ عەمەلی ساڵحەکەت ئەوەی کەوا خڕت کردوتەوە هەمووی بۆ خەڵکی تر ڕوا غیبەتی خەڵکەکەیت. خاڵێکی تر وەکۆتا خاڵە إنما الأعمال بالخواتيم. عبرت ببداية نییە، عبرت بە کۆتایی و نیهایەیە. ئەم پیاوە بیدایی شەڕ بوو، بەڵام کۆتاییەکەی چی بوو؟ بەخێر کۆتایی هاتوو، خوای پەروەردگار لێی خۆش بوو و کردێ بەهەشتەکەیەوە. داواکەم لە خوای پەروەردگار بە ناوجوانەکانی بە صیفاتە بەرزەکانی ڕەحممان لێ بکە و ئەخیری هەموو لایەکمان خێر کە والحەمد لله وصلى الله وسلم على رسول الله وبارك الله فيكم.